سڵاوتان لێبێتەوە کاتان باش. سەبارەت بە وەستانی پسوڵەی خۆراکی قسەم لەگەڵ بەڕێوەبەری ڕێخستنی پسوڵەی خۆراکی پارێزگای هەولێر کرد لەم بارەوە. سیامەند نانەکەلی ڕایگەیاند ماوەی ساڵ و نیوێکە لە تەواوی عێراق پسوڵەی خۆراکی کاری پێناکرێت و وەستاوە. تەواوی ڕێکارەکانی پسوڵەی خۆراکی ئەنجام نادرێت. ئەماژەی بەوەشدا بڕیارە لە دەستپێکی ساڵی نوێوە لە پارێزگای هەولێر ئەم سیستەمە بکرێت بە ئەلکترۆنی و لەمە بەدواوە. هاوڵاتی پسوڵەی خۆراکی کاغەزی نامێنێت و دەکرێت بە ئەلکترۆنی و لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە لە هاندەکان دادەبەزێت و خاوەن خێزان خۆی دەتوانێت ناوی زیادکراو و هەروەها ناوی مردووان بسڕێتەوە لە نێو ئەپلیکیشنەکە و تەواوی ڕێکارەکان و هاوکات بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەر مامەڵەیەکی دیکەی هاوڵاتی دەتوانێت لە ڕێگەی ئەپلیکیشنی خۆیەوە ئەنجامی بدات. جیالەوە لە تەواوی عێراق هەروەک ئاماژەم پێدا پرۆسەکە وەستاوە و لە بەشێک لە پارێزەکانی عێراق سیستەمی نوێی ئەلکترۆنی بۆ پسوڵەی خۆراکی ئەنجام دراوە و لە دەستپێکی ساڵی نوێوەش لە هەرێمی کوردستان پسوڵەی خۆراکی دەکرێت بە ئەلکترۆنی و هاوڵاتیان لە ڕێگەی پسوڵەی خۆراکی ئەلکترۆنیەوە دەتوانن ڕێکارەکانی خۆراکی ئەنجام بدەن.